دوای ئەوەی بڕیار درا بە دروستکردنی سەربازگەیەک تایبەت بە حەجی شعبی و پۆلیسی فدرالی لە سنووری قەزای حەویجە و بە دیاریکراوی لە نزیک سەربازگەی بەگارە لە نزیک ئەو سەربازگەیە هەشت گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە لە مانگی 12 ساڵی ڕابردوو چوار لەو گۆڕە بە کۆمەڵانە هەڵدراوەتەوە کە نزیکەی 105 تەرمی تێدا بووە ڕووفاتی تێدا بووە. ئەمە وەک 1964 لەگەڵ جێگیری بەڕێوەبەری گشتی گۆڕە بە کۆمەڵەکانی عراق قسەم کردووە ئەوەی ڕوون کردوێتەوە لەم سەربازگەیە تاکو ئێستا هەشت گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە تاکو ئێستا تەنها چواری هەڵدراوەتەوە لە سنووری حەویجە چەند گۆڕێکی دیکە بە کۆمەڵ دۆزراوەتەوە ئەوانش دەستنیشان کراوە دوای ئەمانە بە هەمان شێوە هەڵبدرێتەوە. ئەوەی ئێستا دەبینن لە پشتی منەوە ئەمە ئەم تیمەیە هاتووە کە پێک هاتووە لە وەزارەتی تەندروستی عێراق هەروەها دەستگای شەهیدان و لەگەڵ دەستگای گۆڕە بە کۆمەڵەکان لێرە لەو کەسوکاری ئەو هاوڵاتیانەکەوە هاوڵاتیانێکەوە ڕۆڵەکانیان بێسەر و شوێن بوونە لێرە سەمپڵی خوێنیان لێ وەرەگرن لە 3 کەس دە بنەماڵێ وەرەگرن بۆ ئەوەی لەگەڵ ئەو 150 ڕووفاتەی کەوا ئێستا دەرکرا لەم گۆڕانە دەرکراوە لە پزیشکی دادی بەغدایە بۆ ئەوەی پشکنینی بۆ بکەن ئاخود ئەم کەسانە کە سوکاری ئەم هاوڵاتیانن بۆ ئەوەی تەرمەکانیان ڕادستی بکەنەوە.